ئازان و خۆشەویستانی ئێمە لە هەرکوێکەن جوانترین سڵاوی ئێمەتان لێبێ بەیانیتان باش جەژنتان پیرۆز بێ و لە هەرکوێکە بینەری ئێمان هەمیشە لە جەژن و خۆشییا بن کورسات هەمیشە بینەرەکانی لە یاد ناکات لە جەژنە پرۆگرام و بەرنامەی تایبەتیە بێت و بۆ هەر چوار ڕۆژی جەژن پرۆگرامی ڕۆژێکی نوێ بە بەرنامەی جیاواز بە میوانی تایبەت بە هونەرمەندی دەنگخۆش و لەگەڵ هونەرمەندانی پەنجە ڕەنگین لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە بین و پرۆگرامتان پێشکەشەکەین پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵ هاوکارم پەیوەندێ بێ پەیوەند جەژنە پیرۆز بێت جەژنی تۆش پیرۆز لە ڕۆن جەژنمان کردووە بەڵام بەهار دا دووبارە بێتەوە زۆر سپاس سپاس بۆ تۆ فەرمو تۆ سڵاوی خۆت بگێنە عەزیزانی ئێمە جوانترین سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بێت جەژنی قوربانیشتان پیرۆز بێت هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێت و لەخوای گەورەش داواکارین فەریزە و حەجی هەموو ئەوانە قبول کاکە ئێستا لە حەجن و بۆ ئەوەی کە ئەو فەریزەیە بەجێ بهێنن هیوادارین بە سەلامەتی بگەڕێنەوە بۆ شارەکەی خۆیان و بۆ ناوماڵ و مناڵەکەی خۆیان هیوادارین هەمیشە لە خۆشییا بن ئەم جەژنە ببێتە جەژنی مایە و خۆشی ئەگەر دڵتان لە کەسێک کێشا بێت با ئەم جەژنا ببێتە جەژنی ئاشتەوایی ببێتە ئەوەی کە گردن ئازایی لە یەکتری بکەن و لەوەی کە باوەش بۆ یەکتری بکەنەوە خێزانەکان کۆ ببنەوە و جوانترین جەژن پێکەوە بەڕێ بکەن وەکو ڕۆند ئاماژەی پێکرد کورسات هەمیشە پرۆگرامە تایبەتەکانی لا بۆنەکانیان لە یاد نەکردووە و ڕۆژێکی نوێی تایبەت کردووە هەر چوار ڕۆژەکە و پرۆگرامێکی زۆر تایبەتتان پێشکەشەکە جگە لەوەی کە پرۆگرامی تایبەتریشی هەیە لە دوای ڕۆژێکنەوە بە درێژایی ڕۆژەکە ئێمە خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک هونەرمەند و میزیسیانی خۆشەویست و کۆمەڵێک میوانی دیکە پرۆگرامی ڕۆژێکنێتان لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا پێشکەش دەکەین پێشی بچین لە هاوڕێیانمان کە لە پرۆگرام لەگەڵمان ئامادەن و پرۆگراممان لەگەڵا جوانتر و قەشەنگترەکەن پێمان باشە کە جەژنە پیرۆزەی خۆمان و بە ئەرکی خۆمان یازانین جەژنە پیرۆزەی خۆمان ئاراستەی تەواوی فەرمانبەران ئاراستەی تەواوی هەر کەسێ بکەین کە بە جەژنیش لە ئەرکی خۆیان بەردەوامن و بە تایبەت جەژنە پیرۆزەی خۆمان ئاراستی برا پێشمەرگەکانمان بکەین کە بە هەوڵ و ماندووبوونی ئەوان بە شەونخوونی ئەوان و بەبێ گوێدانە هیچ بۆنەیەک ئەوان لە ئەرکی خۆیان بەردەوا من و ئێمە ئەتوانین کە بە ئازادی بۆنەکان بەڕێوە بەرین وا جەژنە پیرۆزی خۆمان ئاراستەی تەواوی کارمەندانی کورسات و برایانی کامێرامان و کۆنتترۆلی شەکەین کاک بەرهەم پیەکەنی زۆری پێخۆش دافەماندونە ناسەکە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێەوە لەگەڵ هاوڕێیانمان کاک ڕێباز کاک ڕاستی کاک کاروان کاک پێشەوە پرۆگرام جوانتر و قەشەنگترەکەین جەژنتان پیرۆز بێ و زۆر بەخێر ڕەوان جەژن بەبێ نقڵ نابێت بەبێ نقڵە کەشمان بەری دووبارە جەژنتان پیرۆز بێت فەرموو جەژنی ئەوەش پیرۆز بێت کاک ڕێباز ئێستا ئێمە لاتەنەبێت جەژنی پیرۆزی خۆتان بگێنن بەڵام پێشەوەی کە بچمە لای هاوڕێیان میوانی بەرنمەکەمان خاتوتیپە ئەمیری لە ڕۆژهڵاتی کوردستانەوە کە ئەمڕۆ بەرنمەکە جوانتر و ڕازاوەترە کات بە دەنگە خۆشەکەی لە شاری مەهابەتەوە تەشریفی هێناوەتە سلێمانی زۆر بەخێوی سڵاوت لێبێت جەژنیشی پیرۆز بێ خاتوتیپە جەژنی ئەوەش پیرۆز بێ زۆر سپاس هیوادارم هەموو ڕۆژ هەر لە خۆشی و جەژن و شادی دابن زۆر سپاس ئێمە زۆر یەکەم ڕۆژی جەژنی قوربانە وەکو هونەرمەندێک میوانیدا پرۆگرامی ڕۆژێکی نوێ زۆر بەخێر بێت پەیامێکت هەبێ بۆ جەژنە پیرۆزە بگەێنیت هەر پێم خۆشە لێرەوە شادی و خۆشی هەموو کات نەکەر ئەوڕۆ بۆ هەموو خەڵکی کوردستان لە هەر وڵاتێک هەن داواخواز بم و تەواو سپاس بۆ تۆ کاک ڕێباز جەژنە پیرۆزەی خۆتان بگێنن بامای کەتەم بۆ بێنم باشە دوای گۆرانەکان قەیناکەمای جەژنە پیرۆزەکەتان بۆ دوای بۆ دوای باشە خات و تریفە لە باشوور برنج و قەیسیەکە لە جەژنە ئەبێ بخورێ ماشە لای ئێوە خۆرشتی کوردیتان هەیە خۆرشتی کوردیمان هەیە خۆرشتی کوردی چییە؟ وەڵای خۆرشتی کوردی هەر بڵین شلەیە بەڵام شلەیەکی تایبەتی بە منە پێم وایە هەر تایبەت بە شاری مەهابادا تێکەڵاوی گۆشت و سەبزی و فاسولیایە تێکەڵەیەکە لە هەمووی بەڵێ ئەرێ وەڵا هەر دەگەڵ برنجیش دەخورێ و ڕۆژی جێژنان هەڵبەت زۆریان برنج و بڵین مێوژ دروست دەکەن بێت جگە لەو خۆرشتە لەو شلەیە هەریشتە و مێوژی پێدەڵان لە لای بەڵێ بەڵێ زۆربیان ئەوەش دروست دەکەن زۆر باشە
ئێمە لێ ئێمە بەیانیان زوو کاتێک ئەوانە کە ئەچن بۆ مزگەوت و پیاوەکان لە ماڵە دوایی ئەگەڕێنەوە ڕاستەخۆ نانی بەیانی ئەخورێت زۆر زوو بەسا بزانام لای ئێوە تۆزە کەمێک درانگتر نانەکە ئەخورێت نانی بەیانی نا لە لای مەشەروەکان جیاوازی هەیە بەڵێ بە پێیشۆنەکان جیاوازی هەیە و هەر بە پێی بنەماڵەکانیش جیاوازی هەیە بەڵێ هەندێک کەس بەیانیان زوو هەڵدەستن و دەڕۆن بۆ نوێژی جێژن و دوایی دێنەوە و نانی جێژنێک دەخەنەوە بەڵێ ئەرێوەڵە باشە جیاوازیەکە بینی لە جێژن لە باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان جیاوازیەکە مەگەر هەر شێوازی نان خواردن و ئەوە بێت نا هەر لە لای مەشەر ئاوایە کە بەیانی زوو هەڵەستن و سەردانی یەکتری دەکەن و گەرنازایی دەکەن و جێژنە پیرۆزە دەکرێ و هەرەوەیە ئەو سەردانیکردن لە هەمووی جان ئەم جێژنە دووری لیان ئەمنە ڕێوەڵا و جەژنە لەلایەن یەکەم جێژنە دوور بیلیان وایە بەڵێ ڕێوەڵا قەیناکە ئێرەش ماڵی خۆتە و هەروایە وادانە ناو بنەماڵەکەی خۆت ماڵی خۆتە زۆر سپاس ڕۆند بابم بەیانە لەوەی کە جەژنە ئێمە بە بەرهەمێکی خاتوتیریفا دەست پێ بکەین و لەوەی کە بەرهەمێکی جوانمان پێشکەش بکەین بەسەرچاو بەسەرچاو فەرموو خاتوتیریفا
بدل شیدان بی سوتانی پی افسانه یا مردانی ریگی عاشقی سردادنین مردانه یا عاشق حتی سرداننین ناقاتری هاوی حیاتی مردی دوی سردابنیم مستان بو ریگای نداتی دەستان خۆش بێت دەنگت نەڕزەی خاڵ تریفە دەستەکانت خۆش بێت قات و تریفە با یەکسەر لەوە دەست پێ بکەین باس لە ئەزمونێکی کارە هونەریەکانی خۆت بکەیت لەکەوە دەستت بەکاری هونەری کردووە واللهی ئەمن ماوەی حوتەش ساڵ دەبێ کو بڵین بە ڕسمی دەستم بە کاری هونەری کردو یەکەم جار پێم وایە ماوەی 8 ساڵ یان 9 ساڵەوەی پێش لەگەڵ گروپی ژێ کۆنسەرتێکمان کرد لە مەهاباد ئەمن هەر وەکو نەک بڵین وەکو گۆرانی بێژ وەکو هاودەنگێک لەگەڵ گۆرانی بێژی ئەسڵی بەڵێ دەرکەوتم باش قات و تریفە چ یادگاریەکت هەیە لەگەڵ گۆرانی لە کانیاسکان یادگاری واللهی بنەماڵەکەی من بەگشتی زۆر هەوڵ دەدەن کە ئیش و کارەکانی هونەریم باشتر بن هەر لە ڕووی وەیەوە بابم کە لێ ڕاڕێز و سڵاوم هەیە بووی ڕۆژێک کە هەر لە ماڵێ پێکەوە دانیش بووین زۆر حەزی لە گۆرانی فۆلکلۆرەکانە فەرمووی تریفە بوو ئەو گۆرانیەکانی ئاسکان ناڵێەوە جۆم لێ ببوو بەڵام نەک زۆر کوتم کامیان کوتی وەڵاهی ئەگەر بەدڵی من ئەگەر بتوانی ئەو گۆرانیە بڵێەوە ئەوە هونەرمەند و گۆرانی بێژی دەنا هیچ لەکن من باسی هیچ مەکە ئەو خۆشەویستێکی زۆری بۆ گۆرانێکە هەبوو بەڵێ و پێشی وا بوو کە گۆرانێکی زۆر ئاسان نییە و بە هەموو کەسێک ناکوترێتەوە ئەوە لە زۆر بیرم لێ نەکردەوە کوتمەوە هەر شتێککە کوتوێتی و لی گەڕا و گۆرانیە سەختە من نایڵێمەوە دوای دی وردە وردە کە بیرم لە قسەکانی کردەوە کوتم ئەها کوتوویەتی کە ئەگەر ئەوە بڵێەوە هونەرمەندی ئیدی هەوڵمدا هەندێک جۆم لێگرت ئەوە پاڵپشتی باوگە بەدەستبێنی بەڵێ ڕێوەڵە کە لە مۆبایلەکەی خۆمدا ڕێکۆردم کرد یەکسەر بۆم نارد زەنگی لێلە ئافرین ئەو جار متمانم پێێتە بەدڵی بوو بەڵێ ئێستا فەرموو بەشە بەسەرچە هەریای لەکانی ئاسکان کۆمەڵێک چیش هات نەخوایە هەرێتا قوجود کەوتونێ وەکوڕێ زای قورین بە سیان خەتایە ئاخ منە بە قوربانی قەدمەم بۆچی وەڕە
دەستەکانە خۆش بە هەر بمێنێ دەستەکانە خۆش بە با بینە سەرەوەی هەمیشە کە هونەرمەندێک دەستەکە بە کاری هونەری کاریگەری کەسێکی دیکە هەیە بەسەری و کاریگەری هونەرمەندێکی دیکە بێت کاریگەری چ کەسێک وای لێ کردی کە تۆ دەستکەی بە کاری هونەری وەکو ئەوی کە بڵین دەنگی چ گۆرانی بێژێکم پێخۆش بوو وەڵاهی ئەگەر بڵین کەسێکی تایبەت پێم خۆش نێ باسی کەسێکی تایبەت بکەم چون لە لای منەوە هەموو هونەرمەندێک ڕنگوبۆنی خۆی هەیە هەم لە هونەرمەندە فۆلکلۆرەکاندا هەم لە هونەرمەندە تازەکاندا دەنگی زۆربەیانم پێخۆشە و جۆ لە گۆرانەکانی زۆریان ڕادەگرم با بڵین هەر خۆم حەزم لە هونەر بوو هەر لە منداڵ سایلێکی تایبەت بە خۆشت هەبێت ئەرێ ئەوە زۆر لە مێشکمدایە هەڵبەت بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە من نەمتوانیوە ئەو شتێکە لە مێشکمدایە بیهێنمە ڕوو وەلیەوە هەر حەولی بۆ دەدەم ئیشەڵڵا کە بتوانم لەو ساڵدا یا لە ساڵی داهاتوودا ئەو شتێکە لە مێشکمدایە بە شێوازێکی زۆر زۆر جوان پێشکەشی هەموو ئازیزانی پلان هەیە بەڵێ باشە پلانەکە توانین بزانین چییە؟ با سوپرایز بێ نەکرێ ئێمە بیزانی هەر لەگەڵ چەندانە ئاهەنگسازی باش قسەمان کردو زۆر باشە بەنیازی ئالبۆمێکین باشە ئەگەر بکرێت کە زۆر زۆر بە خۆشحاڵیەوە پێشکەشی ئازیزانی دەبێت یەکەم ئەلبومت بەڵێ دەبێت یەکەم ئالبۆمم کۆنسەرتێکی زۆر باش پێشتر دوودانە کاری پاپم هەبوو وەکو کاری خۆم بەڵام وەکو ئالبۆم ئێستا کار هیچ کارێکی خۆم نەبوو کۆنسرتەکەش بڵێ پێم وایە ماوەی 10 ڕۆژ لەوەی پێش بوو لە 2 مانگ بوو لە سلێمانی لەگەڵ گروپی لۆر پێشکەشی ئازیزانمان کرد بەڵێ باش ئەو ئاستەنگانە چیەکەیەتە بەردەم خانمان کە بەشدار بن لە کارە هونەریەکانە وەڵاهی خۆهۆکاری زۆرە خۆی ئێستا شکر کۆمەلگا زۆر باشترە وەکو ساڵان نییە بەڵام ئێستاش لە لای منەوە ڕۆڵێکی کەم ڕەنگە ڕۆڵی خانمان لە نێو کۆمەڵگایدا وەکو با بڵین هەندێک جار بنەماڵەکان پێشگری دەکەن ناهێڵن خانمەکان بێنە بڵین ئەرسێ هونەر و ئەوە هەندێک جار کۆمەلگاکە ئەزێتت دەکا هەندێک جار با بڵین وەکو ئەوەی کە هەر بنەماڵەکان مەسەلەن پێیان خۆش نییە خاتوونەکە بچێتە لای ئاسفێکی پیاو یا خود ئوستادێکی پیاو ئەو دەرسی موسیقا و ئاواز و ئەوەی فێر بێ بەڵام بەگشتی ئێستا زۆر لە ساڵان باشترە شکر بۆ هەمیشە هونەرمەندەکانی هونەرمەندە ئافرەتەکانمان ئەوەندە بەهێزن لەوەی کە ئەگەر وەکو خۆت ئاماژت بەگرێگە بنەماڵە بە خۆتجار کۆمەلگاش بێت بەڵام ئەوان ئەو ڕێگریانە ئەو بەردەوام بوونە لە نێوژناندا زۆر زۆر کارێکی جوانە جا ئێمە پێمان خۆشە لەوەی کە موزیسیانەکانیش بزانین پەیامی جەژنیان چیە و کۆمەڵە قسەمان بۆ بکەن با لە کاکرەباز دەستێن کاکرەباز دووبارە جەژنی پیرۆز بێت پەیامی خۆت بگەێنیت بەیانی ئەوش باش جەژنتان پیرۆز جەژن لە هەموو گەلی کورد پیرۆز بێ و لە هەموو مسلمانانی جیهان چونکە جەژنە جەژنێکی ئاینیە زیاتر لە ئێوەش پیرۆز بێت لێوەش پیرۆز بێ بە خێراتنی خاتو کلیفاکەم و هیوادارم ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی ئێمە شیوادارین دەست خۆش بێ کاکرەباز خۆش بێت نقڵی ترتان بۆ بێنم کاکرەباز دووبارەکەینەوە نقڵەکان قەنابوو لەگەڵ میوانەکانە هەموو جار بەڵێ بەسەر چاو کاکراسی فەرموو سڵاو دەبێ سڵاوتان لێ بێ دەشتیش و پیرۆز بێ دووبارە پەیامی جەژنانی خۆت بگەێنیت زۆر زۆر سپاستان دەکەم هیوادارم هەمیشە هەر لە خۆشییا بن هەر لەش ساغ بن سپاس بۆ تۆ کاکاروان سڵاوتان لێ بێ و بەیانتان باش جەژنە پیرۆزە لە هەموو لایەکەکەم جەژنە پیرۆزە لە کەسوکاری شەیدانەکەم لە هاوڕێکانم لە خانەوادەکەم هیوادارم هەموو تۆر و کامەران بن سپاس بۆ تۆ کاک پێشەوە
بەیانیتان باش بەیانی باش. بەیانی باش، هەموو جەژنێکی لە پیرۆز پیرۆزە بێ. لە تەواوی کارمەندان و تاوی هاوڕێیان و ئەو ستافە جوانەی شاشە جوانەکەی کورسات و تاوی گەلی کوردستان و هەموو لایەک ویستم زووتر بێ مەلاتان کاگرێباز چی نەکەی ئێوە هەمیشە بەشێکن لە پرۆگرامەت ئێوە هەمیشە بەشێکن لە پرۆگرامە تایبەتەکانی کورسا بۆی کە پرۆگرامەکان جوانتر بکەن. نانی بەیانیشتان خواردە بە تاکید وایە؟ لە کورسات نانمان خوارد لە کورسات ناتان چۆن بخەیسێکی وەڵا زۆر باش بوو چی خوارد؟ والله من تۆ حەزم لە نانی بەیانیان هەیە ینی حەزم لە سفرەی قەرباڵخی و بە تایبەتی بە جەژنە ئەوە نییە بڵێم حەزم لێ نیە ئەوانە ئەگەر سعات حوت خەوت بم ئامادەم حوتنی وەستم نام بۆ جەژن ئارەوەڵا ئێستا جان چی خواردن وەڵا فاسۆلیا و برنج و تۆزێ گۆشت ناوێرم زۆر ناقەیسی ناخۆم هەر نایخۆی نەوەڵا پێم وایە ئەو شیرینیە لەگە برنجەکە نەگونجێن بێکەوە بۆ من وایە بەس بۆ لای خەڵک زۆر خۆشە ئەوچیان خوارد کاکە ڕاستی لە ماڵن شت خوارد بوو هەوزەمنانی بەیانیان نەخوارد نان و چای بەیانی خواردووە ئەمە تۆزە ڕاقیە دەنکێ زەیتونی کاکاران کاکۆشایمە بێکۆ نانمان خوارد ئەوە لێرە نانمان خوارد چای منی خواردنەکە تایبەت بوو کاکاروان چۆن بوو بەدڵە بوو بۆ خوا عفو بیرم ئێسپرێسۆی خواردووە سیخوا ئەمە ڕاقەکەی لێواتەوە کاکرە باسکەواتە چەند گرنگەلوی کە تۆسە ئاماژەت بەوە کرد ساحوتی بەیانی خەوتی بێتی حوتونیوەکە ئامادەی لەوەی کە هەستی نانی بەیانی ئەمە واکاتوی کە تۆ مناڵەکانیشە لە ماڵ وەسەر ئەو کلتورە فێر بن لەوەی کە نانی جەژنی بەیانی بەڕاستی من خۆمێکێکم لەوانەی زۆر گرنگی بەوە ئەم جا چونکە من لە عایلەیەکی گەورە شابووم هەروە ڕاهاتووی نێمە 6 برا و 4 خوشک و دایک و باوکەم یانی زۆر سپاس لەگەڵ ئێوەیە هەمیشە لەسەر یەک سفرە بووین جژن تایبەتمەندێکی باز منیش لە ماڵی ئێمە بڕوان پێ بکە بیرم نییە نانی جژنی بانیم نەخوارد جژنەخوارد بەیانەکە نەبێت جژن نییە بێکەوە کۆ بیتەوە خۆشەکەی لەوای جا ساڵانە خۆش دەزانێمە یەک دوو جژنی ئەوەمانێ نانیتیایە ناخواردنیتیە ئەوانی تر جژنی ترمانێ بەس ئەوە ناخواردنیتیانە ئەم کۆبوونەوەی جوانیتیانە وایە دەستان خۆش خات تریفە شرد بێگوڵی کەس ئازیزەکەم ئەمە بەدەنگی تۆ جملەی بووە زۆر زۆر خۆشەوە بزەم لە پرۆگرامی شانیە جا ئەگەر باشە بەسەر بەشێکمان پێشکەشکەی خراپە شرد بێگوڵی کەس ئازیزەکەم ناکەم بەبووە شرد بێگوڵی کەس ئازیزەکەم ناکەم بەبووە تا گوڵم بۆ دێ هەردوو دیدەم لە خزمەتەوە تا گوڵم بۆ دێ ئازیزەکەم لە خزمەتەوە ئەگەر بابێ تۆ ئازیزەکەم شادیم لە دڵە بێ ئەگەر بابێ تۆ ئازیزەکەم شادیم لە دڵە بێ شادێکە و خۆشیم هەردوو دیدەم شادێکە و خۆشیم ئازیزەکەم ئاوێتەی گڵێ دەستەکانە خۆش اینجا ڕۆند ئەسە من کە گۆرانەکەم ئەوتەوە کاک باساک سیری ئەکردم لێەوە وەکوی کە بڵێت تۆ دەنگت ناخۆش ئاخی گۆرانی چی ئەڵێیتەوە بەس دەم بێزدەم مەجوڵێ وەڵامەتی باساک لێو پێ ئەەکەی بڵێ گۆرانی چی ئەڵێیتەوە تۆ قەت گۆرانی وتووە من گۆرانی ئەڵێم بەڵام دەنگم زۆر ناخۆشە ناڵم کەس گوێی لێبێ بۆنە لەبێ دەنگمۆنە ناخۆشە دڵنیە هەمووی کورساتە گۆڕە دوێ ئەو من خاتو تریفە لێرە بێ من چۆن گۆرانی ئەڵێم خاڵ تریفە شتێکت مابێ لە کۆتاییە تەوێت ئاماژەی پێبێ پێمان بڵێیت و کۆتا ئەچەند لە بەرنامەکە لەگەڵمانە ئەمەنیتەوە تا کۆتایی بە بەرنامەکانی بەشەی پرۆگرام با باسێک لەسەر ئەوەی بکەین کورت کە پێم خۆشە خەڵک زۆرتر هۆگری هوەر بێ
زۆرتر بایەخ بە هوەر بدە. بەڵام ئەمە چۆن ئەکرێت؟ ئێستا لە ڕۆژهەڵات کەسێک کە کۆنسرت دەکە بەگشتی ئەمە بۆ پێشاندانی موزیک و ئەوەی فقط کۆنسرتمان هەیە لە شوێنی دیکە گۆرانی نانکوترێ. لە کۆنسرتەکەشدا کەسەکانی کە دێن بەرامبەر بە گۆرانی بێژ و موزیک ژەنەکاندا دەنیشن بە دیاروانەوە ئۆجۆ ڕادەگرن. ئەوە زۆر لە لای من گرینگە. پێم خۆشە زۆرتر لێرەش ئەو شێوازە بگرێتە ڕێ و خەڵکەکە بە دیار موسیقا و گۆرانیەکەیەوە دانیشە و جۆ بگرێ نەک ئەوەی کە نێرگەلەیەکی لە پێش بێ و هەندێشتی لە پێش بێ و بخوا ئەوەش کێشە نییە ئەوەش کێشە نییە بەڵام وا جوانترە لە لای من هەر ئەو وەکو ئەوەی کە کەسێک خەریکە سەیری فیلمێک دەکە بە دیارەوەدا دەنیشە و دەقە بە دەقە چاوی لە سەرێتی بزانێت چی لێ دێ. پێم خۆشە ئەو بە خەش بۆ موسیقا و بۆ موزیک ژەنەکان بۆ گۆرانی بێژەکەی بۆ کات بەسەروردەیەکی خۆی دقیقاً هەر ئەوە منزورم ئەوەیە کە بە دڵ جۆ لەو موزیکەی ڕاگرێ. ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئەگەر کەسێکی کە بینەرە و بیسەرە شتێکی تایبەت و جوانی بوێ شتێکی بوێ کە هوەرێکی ڕازاوی بوێ لە کەسەکە گۆرانی بێژەکە و موسیقا ژەنەکەش هەوڵ دەدا بۆ گۆرانی باشتر بۆ کاری دروستتر بۆ کاری جوانتر. زۆر باشە. جگە لەم کۆنسرتێکە لە ماوەی چەند هەفتێک لەمەبەر ئەنجامتان داوە هیچ کۆنسرتێکی دیکە هەیە بەم زوانە؟ بەم زوانە وەڵاهی بەنیازین ئینشەڵڵا ئەگەر پاڵپشتی هەبێ زۆرمان پێ خۆشەکە لە هەموو شارەکانی کوردستان لە هەموو شارەکانی کوردستان پێمان خۆشە چون ئێستا چەند ڕۆژ لەوەی پێش لە هەڵەبجەی بڵین فستیواڵێکی شعری ژنان بوو شعری خانمان بوو لێوێ بەشداریمان کرد زۆر بە خۆشحاڵ ئەوان زۆر خۆشحاڵ بوون کە ئەمە لەوێ بووین هەم ئەمەش زۆر بە خۆشحاڵیەوە لەوێ یارمەتیماندانەوە. ماوەیەکی تر ئەمێنیتەوە وەڵاهی تا ئیشەڵڵا تا ڕۆژی ئاخری جەژن لێرە. زۆر باشە. خەڵتریفە بە بەرهەمێکی ترمان گوێ لێ بێت ئەم بەرهەمەیان چییە ئەگەر ئاماژەی پێ بێت؟ یارم پێم وایە هەموو بیستویانەوە داوایان کردووە بەسەر چاو.
دەستەکانە خۆش دەنگە هەر بمێنن دەستەکانە خۆش دەستیەوەش خۆش بێت دەستان خۆش ڕاستیەوە چی بوو دەستەکانە خۆش تەواو نەبێت دەست بچاوت خۆش بێت هەر بژیت خەڵ تریفە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بەردەوامە بی بەڵام لە ئێستاە خات و تەرزە هاوکارمان لەیەکێک لە گوندەکان لەگەڵمانە بێت کە گەرم و گوڕی جژن لە گوندەکانە ئەگوازێتەوە بۆمان کە باز لەو بۆنە کۆمەڵایەتیا کار لە گوندەکانە تا چەند گرنگی پێدرێت وە نان خواردنەکە هەر لە نان خواردنەکەەوە تاکو و جژنە پیرۆزەی ئەندامانی خێزانەکە و دواتر دراوسەکانیش هەموو ئەو شتانەمان بۆ گوازێتەوە لە یەکێک لە گوندە جوانەکانی کوردستانەوە خات و تەرزا سڵاوت لێ بێت تەرزەی هاوکارمان جژنیشە پیرۆز بێت جژنی تەواوی هاوکارانیشت پیرۆز بێت و ئەو کەسانی کە چوتە لایەن ڕەوەند پەیوەند سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت جژنتان پیرۆز بێت جژن لە تەواوی بینەرانی خۆشەویستی شاشە ڕەنگینەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ پیرۆز بێت لە تەواوی ئەو میوانە خۆشەویستانش کە ئەمڕۆ لە ناو ستۆدیۆی پرۆگرامی ڕۆژێکی نوێ هێندەی تر جۆژی و خرۆشی ئەیەن بە نێو پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە تەواوی کارمەندانی کورساتیش پیرۆز بێت بە ئومێدین جژنێکی پڕخێر و خۆشی و پڕبەرەکەت بێت بۆ گشت لایەکتان وەکەوەی کە هاوکارانیشم ئاماژەیان پێکرد ئێمە ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی جژنی قوربانی پیرۆزە لە یەکێک لە گوندە جوانەکانی کوردستانی بێگومان هەموو گوندەکانی کوردستان دیمەنێکی سەرنجڕاکێشی هەیە تایبەتمەندی خۆی هەیە بۆیە ئەم ڕۆژ ئێمە بە باشمانزانی بەجێ خۆشحاڵیەوە لە گوندی خەمزەین لە کەسەر بە قەزای چوارتایە ئاو هەوایەکی زۆر زۆر دڵگیر و دڵڕفێنی هەیە سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە لەگەڵ ئەوەی کە با بڵێن تەواوی ئاوای ئەم گوندە سەرقاڵی کار و پیشەی ڕۆژانەی خۆیانن بەڵام لە هەمان کاتە نەریتە جوانەکەی جژنی قوربان یاخود تەواوی بۆنەکانیان پشتگوێنە خستووە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان زیاتر بەهێزتر کردووە بۆیە ئەمە لە تەواوی گوندنشینانە ڕەنگی داوەتەوە ئەبینین لێرە تەواوی ژنانی گوندنشین سەرقاڵی ئامادەکاری خواردنن و لەبەر ئەوەی جژنی قوربانی پیرۆزیشە ئامادەکاریەکەن بۆ قوربانیکردن و لە ئێستاە سەر و پێکەیان حاضر کردووە منیش چمەلایەن هەندێک گفتوگویان لەگەڵاکەم و ئەبینین لای پیاوانیش پەیوەندێکی کۆمەڵایەتی بەهێزیان هەیە جومجۆڵێکی زۆر باشە بینم لەوێش دوایژە چین بۆ لای ئەوان هەندێک گفتوگویان لەگەڵاکەین ئێستا لەگەڵمان نابن با بزانێ ئەم خاتونانە سەرقاڵی چین سەلام عەلەیک چۆنن ئەحواڵتان باشن سڵاو لێبێت جژن پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ لێوەش پیرۆز بێ ئەخوا بەخێر بێت سەرچە زۆر زۆر پێم بڵێ ئەمڕۆ لە سەعات چەندەوە هەستان سەرقاڵی ئامادەکاری نان و چێشن و لە هەمان کاتە ئامادەکاریشەکەم بۆ قوربانیکردن لە سەعات 4ەوە هەستاوین نەخەو خەرکی نان و چێش بوون و ئیتر لای گاگەل و ئەو ئیشانەمان کردو جاساش خەریکی سەر و پێچاکردنی زۆر زۆر باشە سەر و پێچاکردنیش ئەرکێکی قورسە ئەرکێکی سووک نییە وەڵا زۆر ناڕەحەتە چاکردنی زۆر ناڕەحەتە وەڵا زۆر باشە ئەجا دوای یەمەوەلات بزانم چ ئیشێکە بۆ من داناوە چووکە لە سەر و پێچاکردن زۆر باشین بەڵام ئەگەر توانیم هاوکاریتانەکەم دای گیان چۆنی باسی جژن پیرۆز بێ زۆر سپاس پێم بڵێ ئەمڕۆ یەکەم ڕۆژی جژنی قوربان سەعات چەند هەستایی ئامادەکاریت کرد بۆ ئامادەکردنی چێشت و نان و ئەمڕۆی جژن چ تایبەتمەندیەکی جوانی هەیە لایتەوە وڵا ڕۆژێکی جوانە بەڕاستی ڕۆژێکی پیرۆزە منی ژۆک خۆم ئەمڕۆ من میوان بووم لێرەکانە یاخوا بەخێر بە قوربان بەزی تر لەگەڵ ئەمانە تقریبەنەوە نیو سەعاتێ سێ چارێکی دواوان درەنگتر هەستاوم لەقەڵ بەس ئیتر هەر هاریکاریشم کردوون و یارمەتی میاوندا ئیش و کارەکانە دەستە خۆش بێ خاتون گیان چۆنی هەرویستە قسە نەکەی بەسەرە بێ قسەمان زۆر سپاس مەمنون پێم بڵێ جەژنیشە پیرۆز بێت پێش هەموو شتێ پیرۆز بێ بەخێر بێن سەر چاو زۆر زۆر سپاس مەمنون پێم بڵێ یەکەم جەژنی قوربانی پیرۆز بێگومان لە گوندەکانە ئامادەکاریکی زۆر باشەکرێت تەواوی پەلەوەرەکان لە گۆشت و مریشک و قەل و قازی کوردی تامێکی زۆر خۆشی هەیە ئێوە ئامادەکاریەکانتان چۆن بوو بۆ ئەم بۆنی جەژنە لە نێو گوندەکان تر هەر وەک ئامی خەڵک پێ وەک خەڵک ئێمەش
ئامادەکاریمان کردو بۆ جەژن و قوربانیمان کردو ئیتر ئاوا ڕاستەکەی دەیخوا قبوڵی کە ئیشەڵڵا ئێستاش سەرقاڵی ئامادەکاری سەر و پێشاکردنە باشە پێم بڵێ ڕۆژانە کارەکانتان چۆن ڕێخستووە لەگەڵەوەی بۆنەی جەژنە بەڵام کار و پیشەی ڕۆژانەتان پشتگوێ نەخستووە پشتگویان ناخین شک ئیشی ڕۆژانەی خۆمان نەرۆک و خۆیەکەی ڕاستە هەموو ئیشێگۆک و خۆیەکەی هیچ ئیشە پشتگوێ ناخین دەستان خۆش جا پێم بڵێ یادەوەریەکی خۆشینە و گوندم بۆ باسکە لەبەرەوەی خاتوونەکانیش بەردەوام هیلاک ئەبن ماندووە بن بەڵام هەز بە هیلاکی ناکەن خاتوونەکانی گوند باشین ڕاهاتوین لەگەڵ وەزعەکەی لەگەڵ جەوەکەی ڕاهاتوین پێمان خۆشە ڕاستە پێمان ناخۆش نییە باشە بەسەراتێکی خۆشم بۆ باسکەن بەسەراتی بۆ شتێکی جەژنانەی خۆش لەبەرەوەی ڕۆژی جەژنە لە یەکەم ڕۆژی جەژنا بینەرەکانمان ئێستا چاوەڕێ ئەوواکەن هەندێک گفتوگۆی خۆش بکەین لەم بۆنەیە وڵی یەکەم ڕۆژی جەژن بەڵم خۆشیەکەی سێ خۆشەکەی ترەوە خەریکی قوربانی کردین و تر ماڵ و میوانێکی ئینمان ئەبێت و ئیتر ئەوە خۆشی جەژن ئەوەیە بەلای ئێمەوە ماڵ و میوانەکە زۆر زۆر خۆشە بەلامان و تایبەتەوە پێم بڵێ لە بۆنەی جەژنا جلوبەرگی کوردی تا چەنە حەستان لێتی بیپۆشن ئەمڕۆی سەرقاڵیش کردن بۆیە نەتان پۆشی وڵای حەزمان لێتی کەم جەژن هەیە ئامادەکاری نەکەین جلی کوردی نەکەین و لەبەریکەین ئێتە بە تایبەتی خودی خۆم حتا نەچم بۆ شوێنان لە ماڵەوە زۆر کارە بنیم بەڵام هەر ئەشکەم ترەکەم با هەر بم بێت ڕاستە بەڵێ بەزی ترێ و کچەکانم حەزیان لێتی دایکت خوا جلم بۆ بکەن جلمەوە تر ئەم حەزیان لێتی لە جلی کوردی بەڵام ئیتر هەر جوانە جوانێکی خۆیە جلوبەری جوانە زۆر شتێکی جوانە خۆزگە سەردەم بگەڕایەتەوە بۆی کە خەڵک هەرجلی کوردی لەبەرا بووە ڕاستە بەڕاستی کورد خۆی لەبیر کردو ڕاستەکەی ئینشاءڵڵا بەشی ئەوە تەواوی خاتوونەکان گرنگی تاو ئەیان بە پۆشینی جلوبەرگی کوردی با پێم بڵێن باسی خواردنەکە بکەین ئەمە بۆ کاتژمێر چەند ئامادەیەکان میوانەکان کێت لێرە ئامادا بێت و ئەم خواردنە خۆشەی ناو گوند ئەخوا لەبەرەوەی ئەو خواردنانی کە لە گوندە ئاماداکرێت هەمیشە تاموچێژکی جیاوازیە بەس ئێمە سەرپیهتانێکی لە مجەمیدەوە یەک دوو ڕۆژ لە مجەمیدیانە بێ ئامادەی ناکەین ڕاستەوە لەبەرەوەی کە تۆزێک بیبەستێ و ئەجا دوایی هینەکەین و ئامادەیەکەین زۆر ڕاستە زۆر باشە جا یارمەتیشم نەیان داوای لە بورتنەکەم زۆر سپاس لەبەرەوەی زۆر شارەزاییم نەبوو لە ئامادەکردنی سەروپەیە بەڵام حەزم کرد هەندێک گفتوگۆتان لەگەڵا بکەم هەمیشە لە خۆشی و جژنابن ئێستا با بچین بۆ لای کۆمەڵێک لەو بەڕێزانی کە لێرە پیاوانی ئاوایی نێوگوند کۆبوونەتەوە لەبەر ئەوەی لێرەش جەژنە پیرۆزەی خۆیانەکەن ئەیانەوێت نەریتی جوانی جەژن زیاتر پارێزگاری لێ بکەن پێشتر ئاماژەم بۆ کرد یەکێک لە بەها هەرە جوانەکانی نێوگوند کە تاوکو ئێستاش گرنگی پێدرێت پتەوکردنی زیاتری بەها کۆمەڵایەتەکانە بۆیە ئەوەی کە ئێستا ئێوەش ئەیبینن ژمارەیەکی زۆر لە میوانان لا تەواوی میوانانی گوندەکە سەردانی ئەم ماڵە خۆشەویستەیان کردووە یەکتری بەسەر ئەکەنەوە ئەیانەوێ زیاتر کاتێکی خۆشیش لێرەیە بەسەر بەرن جا ئێستا من پێم خۆشە بچینە لای ئەم خاتوونە پێشەوەی بچمە لایەن گفتوگویان لەگەڵا بکەم نەریتێکی جوانی گوند بریتیە لە نەریتی چاخواردنەوە اینجا چایەکەیان پێش دەستپێکی پرۆگرام بۆن و بەرامێکی زۆر خۆشیە بوو هەستەکەم تاموچێژێکی جیاوازیشی هەبێت با دەست پێ بکەین لەم خاتونەوە خاتون چۆنی بەخێر بن یاخوا بەخێر بن زۆر سپاس جەژن پیرۆز بێ ئێوەش پیرۆز بێ خوا گەورە پیرۆزیکە ئیشەڵڵا زۆر وەسفی چایەکەم کردی چکە زانم بۆن و بەرامەکەی زۆر تایبەتە تاموچێژێکی جیاوازیشی تامیشەکەین بێخەم بە پێم بڵێ ئەمڕۆی جەژن چۆن بەڕێت کرد کاتژمێر چەند هەستای والله عادەتی لە سعات 6 هەستاوین ئیتر نانی بەیانیمان خوارد و جەژنە پیرۆزەمان لێ کرد و دوای خزمان هاتن بەسەریان کردینەوە بۆ خۆمان ئاوا بەردەوامە بین یاخوا هەر لە خۆشی و جەژنابن زۆر سپاس با بچینە لای کاکتاڵی پێمان خۆشە هەندێک گفتوگۆی لەگەڵا بکەین کاکتاڵی بچۆنیم کاتەوە باش بێت هەموو کاتێک کە باش و جەژن پیرۆز بێت زۆر بەخێر بێ زۆر سپاس دەکەم تەبعاً من داوای لە بورتنەکەم کە پشتم کردوتە ئێوە لەبەر پرۆگرامەکە کاکتاڵی لە کەش و هەوایەکی زۆر دڵگیر و دڵڕەفێن لە گوندی خەمزە پێم بڵێ گوندی خەمزە جوانیەکەی کەش و هەواکەی ژینگەکەی بەچی زیاتر بەناوبانگە گوندی خەمزە هەر هەمویانۆک و ئایلەیەک وان یەک خانەوادن کەش و هەواکەیان زۆر کەش و هەوایەکی پاک و تەمیزە دو ئەوە هەمووی سەر ئەم گوندە
خۆی بەناوبانگە بە میوە ترێیان هەیە هەرمیان هەیە هەڵوژیان هەیە گوێزیان هەیە خەڵکێکی زۆر تەباو ڕێک و پێکن کەشوهاکەشیان زۆر لەبارە بەڵام بۆ زستان تۆژە ناڕەحەتە بە فەرزیاتری لێ ئەبارێت لەبەر و کوێستانە ئیتر ئەم گوندە ئەوە حاڵەتێتی سەر بە قەزای چوارتاشە کاک تاالب بە جلوبەرگەکە تابێ زۆر حەزت بە پۆشینی جلوبەرگی کوردیان جا لەگەڵەوەشە زۆر پەیوەندێکی کۆمەڵاتی بەهێزەیە ئەمە قسەی خۆم نییە تەواوی میوانان و کەسەکان ئاماژەیان بۆ کردووە بەسەراتی خۆشی جەژنمان بۆ باس کە بابزانانی ئەمڕۆی یەکەم ڕۆژی جەژنی قوربان چۆن بەڕێت کرد یەکەم ڕۆژی جەژنی قوربان ئێمە هاتوین بۆ نمونە خەڵکی ئێرە قوربانیەکەن ماڵان ئەگەڕێن تەبایەکی زۆر بە قووەتیان هەیە ئیتر ئێمە دوو جەژنمان هەیە ڕەمەزان و قوربان زیاتر کۆمەڵایەتی کۆمانەکاتەوە لەم گوندانە ئەرەوەڵا ئاوایە ئێرە تا چەندە پێ دوایە بەها کۆمەڵاتیەکان لە ناو گوندەکانە تاوکو ئێستاش هەر پارێزگاری لێ ئەکرێت لە ئێستا لەگەڵ ئەوەی کە تەکنەلۆژیا هەیە و خەڵک هاتوچۆی تا ڕادەیە کەمتر کردەوە بەڵام لە گوندەکانە ئەو پەیوەندیە هەر بەهێز ماوە لە شاریشا هەیە بەڵام لە گوندەکانە زیاترە لە گوندەکان زیاتر هەیە و چونکە ئەمان وەکو خانەوادەیە گوان شارەکان گەورن بەڵام گوندەکان ئەو پەرێزێتە 50 ماڵ 60 ماڵ ئەم 50 ماڵە خزمەتیشان بە قووەتە هەموو شۆشان بە قووەتە هەم سەردانی یەکتریەکەن شەوانە دائنیشن بۆ نمونە چەرەسات و مێوژ و ئەم شتانە ئەهێنن داێنێن خەڵکێکن یعنی وەکو خانەوادەیە ڕەفتارەکەن بۆ هەموو شتێک بەیەکەوەن بۆ نەخۆشی بۆ خۆشی بۆ جێژنەکان بۆ هەموو شتێ ئەمان تەباترن لە شارەکان زۆر ڕاستە جا ئێستا ئەم خاتونە جوانە چایەکە نۆشکەین کەواتە بۆ کاکتاڵی بوو بۆ دایگانی شیدابنێ دەستەکانە خۆش بێت بۆ میوانانی خۆشەویستی شکاتون بۆ ئێرە من خۆم کردۆ بە بەشێک لە ساحیبی ماڵەکە ئەگەو لێ زۆر سپاس دەستەکانە خۆش بێ دایگیان فەرمو بەش بۆ ئێوە زۆر سپاس باشە دەستەکانە خۆش بێ فەرمو تۆ توانی ئیسراحەتی خۆت وەرگری دایگیان ئەم کاتت باش بێ جەژن پیرۆز بێ زۆر سپاس دەکەم مەمنون تەندروستیتان چۆنە باشی ئینشاڵڵا باشە لەخوا بەزیابێ ئەمڕۆ لە کاتژمێر چەنەوە هەستایی بۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربان بۆ نوێژی بەیانی کە هەستاومیتر نەنووسم لە مناوای هەر هاتوومە چوومە دەوری مناڵەکانە خەریکی زوونە نان و شێز بوونەوە خەریکی حیوان بوونەوە بە دەوریانە هاتوومە چوو من هیچ شتێ ناتوانم بکەم و ڕاستەکەی لە شان ساغ بێت دایگیانەوەی کە هەیە لە یەکەم ڕۆژی جەژنە تەواوی ئەندامانی خێزانەکان لەسەر سفرە و خوانەکان کۆ بنەوە ئێوەش ئەم نەریتەتان ئاوا پارە زوو هەست کاتژمێر چەند نانتان خوارد دەوری سەعات 6:30 باڵێ 6:30 و نانی بەیانیمان خواردووە و ئاگر تۆ کراوەتەوانی و چاوەڕوانی میوانمان کردووە یەخوا هەر لە خۆشی و جێژنا بن جاخۆ ئەبێ هەر تامی چایەکە بکەین کاک تاڵیب چایەکەی چۆن زۆر بەلەزەت زۆر بەلەزەتە کاتە با منیش تامی چایەکە بکەم بەس زۆر گەرمە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بە شەکر نایخۆم کاک تاڵیبیان زۆر سپاس مەمنون بێبینەرانی خۆشەویست ناخۆش هەر زۆر بەتامە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس جا ئێستا ببینە لای ئەم بەڕێزانش پێمان خۆشە لە نزیکەوە گفتوگویان لەگەڵا بکەین ئەچینە لای کاک شێخ محەمەد کاک شێخ محەمەد ئەم کاتەوە باش بێت جەژنە پیرۆز بێ هەموو کاتێکتاندا بەخێر بێن سەرچاو جەژنتان پیرۆز بێ لە ئێوە لە هەموو کەناڵی کوردستان زۆر سپاس دەکەم زۆر سپاس پێم بڵێ ئەوەی کە لە جەژنا هەیە باسی چامان کرد یەکێکە لە نەریتە هەرە جوانەکان کە لە نێو گوندەکانە زیاتر پارێزیاری لێکرێت ئێوە تا چەنە نەریتی چا خواردنەوەتان کردو بە نێریتێکی کللتوری خۆتان مەڕاستی دادا ئەوەی کە لای ئێمە وەکو سروشتی دیاهاتەکان هەروایە چا خواردن شتێکی ئاساییە خۆشاخانە نیە لە دەهاتەکانە کەواتە هەر کاتە و لە هەر ڕۆژە هەر کاتە و هەر وەختەوە لە ماڵێک کۆبینەوە بۆ چا خواردن بۆ قسەکردن بۆ کۆمەڵ لەو بابەتانە باشە پێمان بڵێ سروشتی جوانی خەمزە بە چ بەروبوومێک زیاتر دەوڵەمەندە چ بەروبوومێکی تیاڕوێنرێت وەڵا ئەوەی ئێمە هەوامانە ڕاستیەکەی زۆربەی زۆری هەموو میوەهاتەکان ئەوەی کە لە کوردستانە هەبێ هەمانە باشە چی و چین
وەکو ترێ ئەنواعی هەرمێ ئەنواعی ترێکان هەڵبژە قەیسی خۆخ گوێز هەنار سێ و چی پێ بڵم ئەوەی کە لە کوردستانە بڕی لێرەش هەیە چونکە ئەم سروشتام منطقەیە سروشتی وایە ئێمە هەر تایبەت منطقەی ئێمە سنووری دێکەی ئێمە تایبەتە بە ڕز و باخ ڕاستە کەواتە دێر زمانەوە هەروە هاتووە ڕاستەکەی کەواتە توانین بەشێکی لە بەروبوومە خۆماڵەکانیش ڕەوانی وڵاتانی دەرەوە بکەین ئەم گوندە جوانی ئێوە بەشێکەلەوە ئەگەر حکوومەت هاوکارمان بێ ڕەنگە بتوانینەوەش بکەین ئەرەوەڵا بەڵام وەکو ئێستا سیرەکەی وڵا خەڵقەکە دڵی لی ساردە چونکە لە بازاڕەکانە پارە ناکا میۆکە ئێمە میۆی ئێمە زیاتر بە میۆی دێم بەناوبانگە خەڵق ئەمڕۆ سەیری تام ناکە سەیری ڕەنگەکە ڕاستی من زۆر جار قسێکە کە مەڵێم خەڵق هەموو زاکرێ چۆتە چاوەوە لە تامە شت نبینێ بە چاو شتە بینێ بۆ هیواین تەواوی گوندەکانیش ئەو بەروبوومە خۆماڵیە جوانی کە هەیەە بتوانن هەناردی وڵاتانی دەرەوە بکەن و ئێمەش کە دەوڵەمەندین بە کۆمەڵێک بەروبوومی زۆر جیاواز و زۆر تام خۆشیش. چ پامێکی ترت هەیە لەسەر ڕۆژی جەژن ئەمڕۆ سەردانی ماڵانت کرد؟ وڵا بە تاچی دێمە خۆوە هەر سروشتی خۆمان وایە بەیانی زوو کاڵەسین بۆ نوێش ئەوە لە مزگەوت کۆ بینەوە ئەمە ڕاستیمی جەژن تەواوەکەین و دوای کاچوونەوە ماڵەوە هەر کەس لە ماڵی خۆی نانەخوات و کۆبینەوە و ماڵان نەگەڕین زۆر باشە هەتا ماڵەکان تەواو بێ زۆر باشە بۆ ئێمە بۆ بینەران بەسەراتێکی خۆشی جەژنانە وڵا جا بەسەراتی خۆش من مناڵی ئەم دێم من خەڵکی ئەم دێم ئەوەی کە زۆر خۆش بوو لە زمانی ئێمەیە لە کاتی مناڵیە بەڕاستی ئەوەی کە زۆر لامان خۆش بوو ئێمە و نەری زمان ئێستا تقریبا نەرماوە جەژنانە وەرەگرت لە هەندێک کەس ئەو قوربانانەی کە ئاکرا بە تایبەتی بۆ جەژنی قوربان کۆمەڵی حیوان لە بندارێکا سەرە بڕا و پاک و تەمیز تەوزیع ئاکراوەکو یەک بۆ خەڵقە و ئەمە شتێکی خۆش بوو ئەمە بەسەراتی یادوەرێکی جوانە یاخوا هەر لە خۆشی و جەژنابن زۆر سپاس بۆ بەشداریکردنت سلااو لێ بێ جەژن پیرۆز بێت زۆر سپاس جەژن لێوەش پیرۆز بێ بەخێر بیان هەر لە جەژن و خۆشییا بن زۆر سپاس دەکەم بابزانم ئێوە ئەمڕۆ کاتژمێر چەند هەستان لەخەو ئەوەی کە خەڵکی ئاوایی گوند بێت لە کاتژمێر پێنجەوە بەخەبەرە ئیتر نان و چێشی جەژن زۆ ئەخۆن وەکو پیاوان لەگەڵ نوێژی بەیانیا بەخەبەرن بەنیسبەت خانمانەوە خانمانیش تقریبا زۆر لە دوای ئەوان ناخەون یعنی تقریبا ئەوانیش لە کاتژمێر دوای نوێژ هەڵەسن بە دیار کار و فەرمانی تریانێ ئەوان جگەر لە مەسائلی چێژ لێنان و نان حازرکردن بۆ مەراسیمی جێژن ئیشی ئاژەڵداریش هەیە ئەبێت سەرەتا بچنە لای ئەوان و ئیشی ئەوان تاوەکەن و دواتر اینجا ئیشی ناو ماڵ دەست پێکات زۆر ڕاستە بەڕێزت یادەوەرێکی خۆشی جەژنانت لەلایە تۆ مادەم وابزانم ئەنجومەنیشە ئەنجومەنی گوندەوانی کاتە هەندێک بەسەراتی خۆش و یادەوەری خۆشت لەلای بەخوات خۆ دەزانی کە زۆر جار کامێرە دێتە ڕوو ئەوەی هەش ئەشیزانی بیر دەچێتەوە بەغایی چم لە بینی لەم کاتەیە هەر شتێکمان بۆ باس بکە بەخوا هیچ شتێکی وام لە بیر نییە ببورن ئەیوتیان دەنگیشە خۆشە من وڵی گۆرانیم نەوتوە نازانم وێنەوە نازانم وتیان ئەنجومەنە گۆرە نەکردوەوە نازانم باشە پێم بڵێ لە نێو گوندی خەمزەیە ئێوە ڕۆژانە کار و پیشی ڕۆژانەتان چۆن بەڕێکن لەگەڵەوەی کە نەریتە جوانەکەی جەژنیش ئەپارێزن بەڵام ئیشوکاری ڕۆژانی خۆشتان بەردەوام کار ئەکەن و بە خێراتنی میوانە خۆشەویستەکانی نێو گوند و ئاواییشەکەن وڵای ئەمە هەر وەکو وسۆڵ دابوونەریتی با بڵین کوردەواری نەک لەناو ئێمەیە تەمەەن تۆ سەررجەم ماڵەکان لە گوندا گەڕێی دواتر دێتەوە ماڵەکەی خۆت چاوەڕی ئەو میوانانەکەی کە بەرەو ماڵەکە دێن تا بە خێراتنیان بکەیت کاری ڕۆژانەش بەردەوامە بێت تۆ ناتوانانی بەڕاستی ڕاستە مەراسیمی جێژن یا سێ ڕۆژ یا چوار ڕۆژ تۆ بەردەوامەبی لە جێژن بەڵام لە هەمان کاتە هەنێ ئیش و کار هەیە ناتوانانی بەڕاستی پێشگوێ بخیت ئەو بێ بەردەوامی لەسەری وەکو یادەوەری مناڵی کاکشێخی ژاماژەی پێکرد نقڵی باشە کۆ کردەوە من نقڵ قەت کۆم ناکردەوە هەرچی وەرمەگرت ئەم خوارد قەت نقڵم نێناوەتە ماڵێ ئێستاش بە ئێستاشەوە ڕاستە ناوەڵا من لەگەڵ پۆشینی جلوبەرگەکان جلوبەرگی کوردیە چۆنی تا چەندە حەزت لێتی من جلەکانم تایبەت نیم بەم بەرنمەیە ڕەنگە خزمانی ژەوشایەتیە بن ئەتوانم بڵێم
هەنێ ئیشی ڕسمی ئەگەر پانتۆڵ لە پێکەمەش من لە یازال هەر بەجلی کوردیەوە دێمەوەچم لە ناو شار و لێرەکانش. ڕاستەکەی دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنتان پێمان خۆشە هەندێک لەم میوانە خۆشەویستانش کە سەردانی ئێرەیان کردو بچین بۆ لایەن لە نزیکەوە زۆر زۆر سپاس بۆ ئێوە بابینە لای ئەم خاتونە سڵاو لێ بێت باشی سەر چاوەکانم بەخێر زۆر زۆر سپاس ئێوە میوانن هاتن بۆیرەوەیە ماڵی باوکمە ماڵی باوکتە یاخوا بەخێر بێن سەر چاو زۆر زۆر سپاس دەکەم پێم بڵێ جەژن لە گوندەکانە چۆنە تا چەندە ئەم پەیوەندی کۆمەڵایەتی جوانە لە گوندەکانە زیاتر گرنگی پێ لای ئێمە هەر پتەوە بێ نازانم کاڵی پێوە دیار نییە لای ئێمە هەر پتەوە بێ و هەر هاموشۆیەک هەرەکەین بەبێ جەژنیش هەر هاموشۆیەکەکەین و میوانداریەکەکەین باشە بۆچی لە شارەکانە بەو شێوازەیە زۆر پەیوەندی کۆمەڵایەتیەکان تونند و تۆڵ نەما بەڵام لە گوندەکانە سەرباری شوکاریشان بەس هەر گرنگی ئێن بە پەیوەندی کۆمەڵایەتیزانم لەوانێ بەهۆی ئەم هینەوە بێکەدا هاتۆم موبایلوش ئەرەوەڵە ئیتر ئەمە پێشکەوتۆ بە هەتر هەر خەریکیەوە کە سوکار بیر نامێنێ بەهۆیەوە بەڕاستی من زۆر هینی ئەوەم کردووە کە سوکار بە هیچ شێوەیە بیر نەماوە بەهۆی ئەم موبایلەوە نمونەی ئێوە زۆر بێت کە بتوانین تەواوی خەڵکی گوندە خۆشەویستەکان بتوانن ئەم پەیوەندە جوانە هەمیشە بەهێزی بکەن و هۆکارێک بێ بۆ ئەوی کە لە نێو شارەکانی شەپەیوەندیەکان زیاتر بەهێز بێت کاکە گیان چۆنی پیرۆز بێ جەژنی قوربان لە تەواوی موسڵمانانی دنیا و لە ئێوەش پیرۆز بێ زۆر زۆر سپاس دەکەم زۆر زۆر سپاس پێم بڵێ وەکو گەنجێک جەژن چ خۆشێکیە بۆ تۆ جەژن خاصەتەن جەژن بۆ مسلمانان دوو جەژنە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان کە ئەوە چێژێکی تایبەتی هەیە بۆ ئێمە ساڵی جارێکە و دووبارە نابێتەوە لەبەرەوە بە تەواوی معنا هەموو خۆشێکی لێ بینین هەموو چێژێکی لێ وەرەگرین و بە تەواوی خۆشمان ئامادەکەین بۆ جەژنی ڕەمەزان و بۆ جەژنی قوربانیش زۆر زۆر باشە ماڵان زوو گەڕای یعنی ماڵان زۆر گەڕای تقریبەن جارێ هەر دێکەی خۆمان باش بوو بەڵێ ئەی تۆ چ یادەوەریەکی خۆشی مناڵی تێ تاوکو ئەم تەمەنی ئێستا کە لە جژنە زیاتر گرنگیت پێیابێ یادەوەری خۆش وەکۆی لە فکرم بێ لە تەمەنی مناڵی ما یادەوەری خۆشم زۆر بووە هێشێک لەوانە ئەوە بوو کاتێ جەژن نزیکە بۆەوە جلوبەرگ و پێڵاوشتمان ئامادا کرد و ئەمانکەڕی ئیتر ئەو جلوبەرگ و جلانە لەگەڵ پێڵاوەکانە زۆر دڵمان پێی خۆش بوو یعنی شەو بەڕادێ دڵمان پێی خۆش بوو شەو لە لای سەرینەکەەوە دامانە ناکە خەوتین بۆی بەیانی کە هەستاین حازر بێ یەکسەر لەبەریکەین و ئیتر لەگەڵ برادەران و ڕەفیقەکانمان ناوگەڕین زۆر باشە یەخوا هەر لە خۆشی و جەژن نابن با بچینە لای ئەم خاتونەش دایگیان چۆنی جەژن پیرۆز بێ ئەخوا بەخێر بێن لێوەش پیرۆز بێ زۆر زۆر سپاس لەگەڵ ئەوەی کەمێک کەش و هەواکە گەرمە بەڵام کەش و هەوای نێو گوندەکە کەش و هەوایەکی زۆر زۆر خۆشی هەیە جیاوازی وەڵایی حەزەکەین تەواوی ئێمەش کە لە شار ژیان بەڕێکەین بینە نێو گوندەکان و ژیان دووارە دەست پێ بەخێر بێن سەر چاو سەر سەرمان بەخێر بێن یاخوا من ئێستا خۆمان من لەبەر سەلاجە جەمیدەنی بە کەشتیایە هەر خەمی کارەبام نییە گەرمام نییە ناوەڵا گەرمام نییە دایگیان تۆش لە جەژنی قوربان عادەتەن گوندەکان بەوە ناسراون گرنگیان بە خواردنی پەلەوەرەکان گۆشت و مریشک و قەل و قازی کوردی تام و چێژێکی خۆشی هەیە تا چەندە ئێوە گرنگیان بۆ بەرهەمانەیە خود ئەو پەلەوەرانە زیاتر پەروەردەیەکی باشیەکەن بۆی ئێمەش بتوانین زیاتر ئەو خۆراکە تەندروستانە بخۆین بەڵێ سپاس بۆ خوا لەخوای گەورە بەزیابێ هەر ئەوانەیە ئێمەش بەکارێنین بەس ئێستا چونکێکم هەمووی مناڵمانلانە ماوە قەل و قاز و شت ئەوە بێ مناڵی لابێ لەگەڵ پەروەردە بکات ئەرە وەڵڵا پیرۆژن پیرە بێ تااقەتەوە نەماوە قەل و قاز بەقێ وکەیت و ئیتر هەر مریشکمان هەیە و ماغامان هەیە و تەواو ئەوانە دایگیان زۆر زۆر سپاس بۆ تۆ با ئەم دوو گوڵە جوانش یەک لێ جوانیان لێ وەرگرین چۆنن جەژنە پیرۆز بێ باشی ئەم لە جوانانە کێ بۆی کڕی فەرین پێم لە ساعت چەند هەستایی لە خەو شەش هەستایی لە خەو نانی چێشتە خوارد باشە زۆر باشە جەژنانت وەرگرت باشە زۆر نقڵی باشی شکۆ کردەوە جارێ نەگەڕاوی باشە گیان هەر لە خۆشی و جەژن نابێ کوڕی جوان چۆنی باشی
باشە ئەی تۆ حەزت لە شیرینیە لە جەژنا زۆر بیخۆی بێ ئاگاشە لە خۆش بێت زۆر نەیخۆی بۆی دانەکانە تووشی ئازار نەبێ وایە هەر لە خۆشی جەژناوی زۆر زۆر سپاس بۆ تۆ خۆشەویستان ئێمە ئەمڕۆ لەم پرۆگرامە تایبەتەی گوندی خەمزە کە سەر بە قەزای چوارتا بوو لەگەڵ ئێوەی خۆشەویستا بووین هیوادارین پرۆگرامێکمان لەگەڵ ئاوایی گوندی خەمزەیە پرۆگرامێک بوو بێت بە دڵی ئێوەی خۆشەویست ئێوە توانی بێتان چێشتان وەرگرت بێت لەم بەشەی پرۆگرام ئومێد دەکەین تەواوی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و نەریتە جوانەکانی جژن لە گوندەکانە هەر ئاوا بە جوانی و بە بەرزی بمێنێتەوە و پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان زیاتر پتەوتر ئەکەن و پتەوتریشی بکەن و لامان کاتە لە نێو شارەکانیش بتوانین ئێمە هاتوچۆ و بەسەرکردنەوەکانمان لە تەواوی خزم و هاوڕێیان زیاتر بکەین تاوکو نەریتە جوانەکەی جەژن هەمیشە بە جوانی و بە بەرزی بمێنێتەوە من لەم بەشی پرۆگرام کۆتاییم هێنا ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم لەبەرەوەی کۆمەڵێک میوانی خۆشەویست لە نێو ستۆدیۆی پرۆگرامی ڕۆژێکی نێوان لای منەوە ماڵتان هەراوایان بێت بۆ هاوکارمان تەرزە لە گوندە جوانەکەی خەمزە کە بەم جۆرە نەریتەکان هەمیشە بەردەوامی هەیە نەریتە کۆمەڵایەتیەکان و جەژن و بۆنەکان گرنگی پێێن و کۆبوونەوەکان بەردەوامی هەیە لەو گوندە جوانە و تەواوی گوندەکانی کوردستان ئازیزان لەگەڵتان بەردەوامین لە ئێستادا ناوبڕێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوەتان